سڵاوتان لێبێ قوتابیانی عزیز لە کۆتا بەشی کە داخیلە لە بۆ وزاری ئەو ساڵەکە تەواوکاری قوتابیان با بزانین تەواوکاری کومامەڵی لەگە دەکەین. طبعاً تەواوکاری یەکێکە لەو بەشانەی بە بڕوای من بابەتەکی گەلەگە لێ خۆشە، یعنی بابرێمەوەی هیچ قورسی تێدا نییە. گوناحە بەڕاستی ئەو نمرە جوانانەی کە لە تەواوکاری دێتەوە لە دەستە خۆتی دەی نمرەی باشی لێ دێتەوە ئاگادار بە ئەویش چییە؟ چونکە زۆر ئاسانە. باشە قوتابیان؟ طبعاً تەواوکاری پێشەوەی بچمە ناوڕۆکی بابەتەکە با سەرەتا ئەو قسەیە بکەم. قوتابیان تەواوکاری ڕێسای گەلێ زۆرە، زۆر فراوانترە لە داتاشراوی بابرێت. باشە ڕێسایەکانی داتاشراو دیارە ئەوە، بەڵام تەواوکاری ڕێسای گەلە زۆرە. تقریبا بە نزیکەی تا ئێستا ئەو یاسانێ ئەمن دیدیبیتم لە تەواوکاریدا هەتا ئێستاکە 147 یاسان دیتە لە تەواوکاریدا، هەموو ڕێسای خۆی هەیە. باشە بەڵام ئەوانەی کە لە مەنهەجیمەدا هەیە محدودە، دیاری کراوە چەند ڕێسایەکن و تەواو، یعنی ئاسانەکانن بابرێت. لێ لە خۆتی تێکمەدا بابەتێکی زۆر ئاسان و خۆشە و پرسیاری ئاسانیشن، پرسیارەکانیشیان زۆر ئاسانە. تەواوکاری ئینتیگریشن قوتابیان ئەوانەی کە لە بۆ مەداخیلە ئەو سێوانەیەدا، تەواوکاری بێ سنوور، واروها تەواوکاری سنووردار، هەژمارکردنی تەواوکاری. پێشەوەی بچمە سەر بابەتەکە بابین بابزانین تەواوکاری ئەمە چەند زۆرمان هەیە لە تەواوکاریدا. قوتابیان لە تەواوکاریدا دوو زۆرمان هەیە، تەواوکاری بێ سنوور، واروها تەواوکاری چێ سنووردار. باشە بابێم کورتە باسێک لەسەر هێمایەکانی تەواوکاری بکەم قوتابیان. طبعاً تەواوکاری واتە لەوەی وەرجیە سەمێشن، واتە کورتکراوەی ڕووبەرەکان. باشە واتە کورتکراوەی چی؟ کۆکراوەی ڕووبەرەکان. قوتابیان طبعاً تەواوکاری بابرین احتیمالە زۆر جاروێت تەڵەبێ ماخۆچێ دەرێ مامۆستا پێچەوانەی داتاشراوە. قوتابیان تەواوکاری کردارێکە 199 کردارێکی پێچەوانەی داتاشراوە، 199 یعنی هەیە نمونە هەیە ڕێک دەرناچێت، لێ دەبی ئاگاداری بی وەکو باسم کە تازە دەمانتیکە. باشە قوتابیە لێ تەواوکاری ئەبەو شێوازەیە. طبعاً سەمێشن ئەجا ئەمە یەکەم ئەو پیتە ئێستا وەرگیرەیە وچی برەی لاستیقی لەک کێشرایتەوە، ئەوە هێمای تەواوکاری ئەو های وەرگرتیە. باشە کە دەرێن پێچەوانەی داتاشراوە بەرامبەریشی دیئەکسمان هەیە. باشە ئەوەی ئەمە مامەڵی لەگەر دەکەین قوتابیان، ئەوەی ئەمە مامەڵی دەکەین تەنها ئیشمان بە بەینی ئەو دوانەیە، چکە ئەو دوانە پێکەوە دەڕۆن. ئەوە پیتی ئێسەکەیە وچی گو باسم کرد، یەکەم پیتی سەمێشنەکە وەرگیرەیە کەواتە تەواوکاری ئەو کەوانەیە دیئەکس. ئەوەی ئەمە مامەڵی دەکەن ئەوە چلێرەکانە هەیە، ئەوەی ئەمە مامەڵی دەکەین ئەوە مهمە. باشە تەواوکاری ئەگەر بێم هەندێک شتی لەسەر بنووسم بابزانین چی لەسەری دەنووسین قوتابیان تەماشەکەنێ. تەواوکاری قوتابیان تەواوکاری ئێفی ئێکس دیئەکس. باشە دەکاتە چی؟ دەکاتە ئێف کاپیتاڵ ئێکس کۆسی. ئەو سێ چیە؟ ئەوە کۆنستانت نەگۆڕی تەواوکاریە. ئەو سیە دەڵێ ئەمن ئەو ژمارەیەم کە کاتی خۆی لە داتاشراو کە داتاشراوت لە بۆ من وەردەگرت، حسابت لە بۆ من نەدەکرد، سفرت لە بۆ من دادەنا، دەرێ ئێستا من دەگەڕێمەوە جێی خۆم. کەواتە تەواوکاری واتە ئێفی سمۆڵ دیئەکس دەکا ئێف کاپیتاڵ کۆسی. چونکە ئاگادار بە لەبەرەوەی ئەگەر ئەوە داتاشراوی وەرگرت دەبی ئەوەیان دەربچی، واتە ئێف داش کاپیتاڵ ئێکس دەکاتە چی؟ دەکاتە ئێفی سمۆڵ. باشە لەبیر مەکەن. باشە قوتابیان ئەوە زۆر گرنگە، داتاشراوی ئێف کاپیتاڵی دەکاتە ئێفی سمۆڵ. ئەگە بەردەوامم لەگەڵ تەواوکاری ئەگەر ئێروکانە ئێف داش ئێکس دیئەکس بوو خۆشمان هەیە، وایە ئەوە دەکاتە چی؟ ئەوەیان دەکاتە ئێفی سمۆڵ ئێکس کۆسی. ئەگەر لەو حالەتەی باشە تەواوکاری ئێف سمۆڵی دەکات ئێف کاپیتاڵ کۆسی، تەواوکاری ئێف داشی دەکاتە ئێفی سمۆڵ. ئەگەر لێبی ئەدیگە تەواوکاری مامۆستا ئێف دەبڵ داش بیتن، ئەوەیان دەکاتە چی؟ دەکاتە ئێف داش ئێکس کۆسی. ئەوجە بەو شێوازە بڕۆدێتە ئاخیری. باشە قوتابیە ئاگاتە لەو حالەتەوی کورتی و کوردی تەواوکاری ئێفی سمۆڵ دەکات ئێف کاپیتاڵ کۆسی، تەواوکاری ئێف داشی دەکاتە ئێفی سمۆڵ، تەواوکاری ئێف دەبڵ داشی دەکاتە ئێف داش کۆسی. باشە
ئەوە لەسەر تەواوکاری گرنگە بیزانین. باشە قوتابیە؟ زۆر چاکە. بابین بەردەوام بین. وتمان سنووردار و بێسنوورمان هەیە. سنووردار ئەوە بێسنوور واتە ئەوێ ماوەکەمان نییە، بەڵام سنووردار ئەوێ ماوەمان هەبی. بەڵام شتێکێ لە بیری نەکەین قوتابیان، تەواوکاری پێویستە بەردەوام بێتن ئاگادار بە کە لە بۆ نەخشەکەی ئەو نەخشەی کە تەواوکاری بابرێم سنووردار لە بۆ وەردەگرین پێویستە نەخشەیەک بی بتوانین تەواوکاری لە بۆ بگرین. تەواوکاری سنووردار لە ماوەکەی بەردەوام بێتن، ئەوە زۆر مهمە. باشە؟ ئەوجا لە تەواوکاری قوتابیان تەمەن تەواوکاری ئەو دوانە ئیشیان چیە؟ لە تەواوکاری بێ سنوور هەموو جارێ ئەنجامی کە دەدۆزینەوە ئێکسی تێدایە. باشە؟ دەبی ئێکسی تێدابی. بەڵام لە تەواوکاری سنووردار ئەنجامەکەی ئێکستەیدا نامینی، دائیمەن نەتیجەکەی ژمارە دەردەچی. قوتابیان ئیشی تەواوکاری بێ سنوور زیاتر لەمە لە بۆچی بەکاردەین دۆزینەوەی نەخشەی بنەڕەتی. نەخشە ئەسڵێکە بابرێت لە بۆ دۆزینەوەی چ بەکاردەوە دۆزینەوەی نەخشەی بنەڕەتی. بەڵام سنووردار لە بۆ دۆزینەوەی ڕوبەر و قەبارە ئەوانە زیاتر بەکاری دێنەوە. یعنی ئێستا بۆن لە هەر یەکێکتان بپرسین ئایا ڕوبەری لاکەشە دەکاتە چی درێژی جاران پانی، ئەو یاسایە لە چێوە هاتی خۆ لە خۆیەوە نەیهاتیە. تەمان تەواوکاری ئینتاج بە. مەسەلەن بۆنە قەبارەی لولەک لە هەر چێ دەبرسی قەبارەی لولەک دەکاتە چی دەکات دەرێ پای ئەڕتواندوو جارانی بەرزی وایانە ئەو یاسایە لە چێوە هاتیە. باشە؟ تەمان هەموو یاسایەکانمان لە بۆ دۆزینەوەی ڕوبەر و قەبارە تەمان تەواوکاری دەستی تێدا هەیە. باشە قوتابیە؟ بابین هەندێک ڕێسامان هەیە، ئەمە نامەوە کورت و پوختیکەمەوە ئێستا دێم یەکێک باسییانەکەین. باچینە سەر ڕێسایەکان. تەواوکاری بێسنوور قوتابیان تازە باسمان کرد، وتمان تەواوکاری ئێفی سمۆڵ دێکس دەکا ئێفی کەپیتەڵ کۆسی. باشە؟ ئەو سیە چیە؟ نەگۆڕی تەواوکاریە. نەگۆڕی تەواوکاری چیە؟ بێسنوورە. لۆ ئەو سیە وەکو باسم کرد دەرێ ئەمن ئەو ژمارە ئێمە کە کاتی خۆی چت لە من دەکرد داتاشراو لۆ دەکرد سفر لە جیاتیدا حسابت لۆ من نەدەکرد، ئێستا حسابی لە بۆ دەکەی. یاڵە بابێن ڕێسای یەکەممان هەیە قوتابیان. تەواوکاری کەی دی ئێکس دەکاتە چی؟ کەی ئێکس. یعنی ئەگەر نەگۆڕمان هەبوو بەس ئێکسە چیلۆ زیاد دەکەین دەنووسین کۆسی. بۆ منە تەواوکاری پێنجی دەکاتە چی؟ دەرێن 5 ئێکس کۆسی. ئەو دوانە پێکەوە لادەچی، ینی هێمای تەواوکاری لەگەڵ دیکسە نامینێتن. باشە؟ ئەمە وەکو باسم کە تەنها ئیشم بەو بینەیە، بەس ئەو بینە ئیشم بەو دوانێ. باشە؟ کەواتە تەواوکاری پێنجی دەکا 5 ئێکس، تەواوکاری سالب دە ئێکس، تەواوکاری 1 لەسەر 2 ئەها نەگۆڕە دەرێت دەرێ 1 لەسەر 2 ئێکس. تەواوکاری لێرە چەندم هەیە؟ یەکم هەیە، لێ دەرێ 1 ئێکس کۆسی. تەواوکاری 3 ئێکس ئاگەر لێبیا ئێرکانە چیە؟ 3 ئێکس دەکاتە 3 ئێکس. لۆ چکەوە حیسابی نەگۆڕی لە بۆ دەکرێتن. تەواوکاری ڕەجی 3 دەرێ ڕەجی 3 ئێکس کۆسی. تەواوکاری سفری دەکات 0 ئێکس کۆسی. کەواتە 0 جاران دەکات 0 لۆ نەتیجەکەی دەکاتە سی. تەواوکاری دیتی ئاگادار بە تەواوکاری بە پێی چییە؟ زۆر مهمە بزانە تو بۆ منە تەواوکاری ئەی دی ئێکس دەبکێت دەکاتە چی؟ ئەتو دەرێ ئەی ئێکس کۆسی. وایە؟ ئەدیەگەر برێن ئەی دیتی چ دەرێن؟ وایە؟ دەرەویتە ئەی تی کۆسی. ها قوتابیان ئەگەر لێوی کەواتە تەواوکاری بە پێی چییە؟ کو داتاشراوت هەبوو دەرگۆت دی وای لەسەر دی ئێکس یان دی وای لەسەر دیتی. وایە؟ کەواتە داتاشراو بە پێی تیە یان خود بە پێی ئێکسە، ئەوەش بە هەمان شێوە تەواوکاری بە پێی ئێکسە بە پێی چییە؟ باشە؟ یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر هاتوو تەواوکاری بەو شێوازە بوو، تەواوکاری بۆ نمونە برێ وای دی ئێکس، ئەوە ئاگادار بە لێر بکانە مادەم تەواوکاری بە پێی ئێکسە کەواتە ئەو حیسابی نەگۆڕی لە بۆ دەکرێت. ئەوە حیسابی نەگۆڕی لە بۆ دەکرێت. واتە دەکاتە چی؟ دەکاتە وای ئێکس کۆسی. باشە؟ ئەگەر ئەو های لێ بکەینەوە مەسەلەن بۆ برێ ئێکس دی وای دا تەواوکاری بە پێی وایە دەبی چ؟ ئەو کاتە ئەو ئێکسە حیسابی نەگۆڕی لە بۆ دەکرێت. ئەو ئێکسە حیسابی نەگۆڕی لە بۆ دەکرێت. دەبیتە چ؟ دەبیتە ئێکس وای کۆسی. مەرێ و دوانە یەکسانن زۆر فەرقیان هەیە ئاگەر لێبی. باشە؟ لێرەکانە تەواوکاری بە پێی دی وایە، یعنی ئەو ئێکسە نەگۆڕەکەیە. باشە؟ یعنی چی؟ یعنی ئەو ئێکسە نەگۆڕەکەیە، بەڵام لێرە چیە؟ لێرە وایەکە نەگۆڕە. نەرێ و دوانە یەکسانن ئاگەر لێبی. باشە؟ کەواتە تەواوکاری بە پێی چییە؟ بە پێی بۆ نمونە بە پێی تەواوکاری ئێکس دی تی بی. ئێکس دی تی بی دەکاتە چی؟ دەرێ دەکاتە ئێکس تی کۆسی. قسەکە ڕوونە؟ ئاگەر لێبی. تەواوکاری بە پێی چییە؟ بە پێی دی تی بی کەواتە ئەو ئێرە حسابی نەگۆڕی لۆ دەکرێت، بەس ئەو تێکی لە بۆ زیاد دەکەیت بە پێی وای لۆ زیاد ئەگەر نەگۆڕ بیتن. باشە قوتابیان؟ ئەگەر بۆ نمونە پێم تەواوکاری ئی دی ئێکس
دەریچێ دەبیتە EX کۆسی باشە تاوکاری پای DX دەبیتە پای X کۆسی باشە قوتابیان ئەوە بەنسبەت تاوکاری ئەوانە نەگۆڕە ها وەکو با ئی توان سێ دەبیتە ئی توان سێ X 2 پای 2X ها کۆساینی بەوە نەگۆڕن لەنی 2 دەکاتە لەنی 2X واتە ئەگەر نەگۆڕ بوو بەس Xەچی لە بۆ زیادەکەین ئەوەی لەبیر نەکەن تاوا قوتابیان ئەوەمان زانی بابچینە ڕێسای دووەمی قوتابیان ڕێسای دووەم ئەوەمان هەیە ئەوزارە تاوکاری ئەگەر هاتوو توانی لەسەربی قوتابیان ها تاوکاری X توان N DX تاوکاری X توان N DX دەکاتە چی یەک لەو توانی زیادەکەین دابەشتوانە نوێیەکە لە داتاشاوی یەکمان لێکەمە کردەوەیە ئێستا یەکەچی لۆ زیاد توانەی لەبۆی لێمان کردید لێمان ستاندیا ئێستا لەبۆی دەگەڕێنینەوە دەبیت X توانێ دەبیتە N کۆیەک لەسەر توانە نوێیەکە کۆسی بەس مەرجەچی ئاگادارەوە ئەو ئێنە یعنی X توانی سالب یەک نەبی باشە لۆ ئەگە توانی سالب یەک بی بابزانین ئێستا دەی ڕوونی دەکەینەوە باش بابێن نمونەی وەربگرین قوتابیان ئەو نمونانە وەربگرین تاوکاری X ها DX ئاگادار بە DX Xەکە توانیەکە دەبیت X توان دوو لەسەر توانە نوێیەکە تاوکاری X توان دووی دەبیت X توان سێ لەسەر سێ تاوکاری 4X ئەو X توانیەکە دائیمەن ئەو قسەیە زۆر دەکەم ئەمجار لە داتاشا و تاوکاری هیچ کاتێک ژمارە ڕێی لە تو نەگرتیا لە پێش XB لە پێش لنی بی لە پێش ساینی لە پێش کۆساین لە پێش تانی بیتن لە پێش ڕەجی بیتن لە پێش کەرتیبی قەت ڕێی لە تو نەگرتیا وەک خۆی بنووسەوە ئیلا ئەگەر بە تەنها بوو ئەوانەی باسن کە لەگەڵینەوە و کاتا توانی مامەڵ لەگە بکەین کەواتە ئەو چارە ڕێی لە من نەگرتیا چارەکەی وەک خۆت بنووسەوە هیچ ڕێی لە تو نەگرتیا چارەکەی وەک خۆت بنووسەوە ئەو Xە توانیەکە دەبیتە چ چار X توان دوو لەسەر دوو کۆسی باشە قوتابیان تاوکاری 2 X توان دوو دەکاتە چی تاوکاری 2 X توان دوو دەکاتە 2 X توان سێ لەسەر سێ ها دۆکەی دەستکاری نەکەی باشە قوتابیان هەر نمونەیە بەس بۆ نمونە تاوکاری X توان 5 بی بۆ نمونە با لێرکانە 6مان هەوی تەماشای DX تاوکاری دەکاتە چی ئەوە X توان 5 شەشەکە دەستکاری ناکەی دەبیتە 5 کۆیەک لەسەر 6 کۆسی ئەوە تەواوکاری وەرگرت ها ئەو جە هەنگاوی دواتر ئەگە پێویستی پێبوو سادەیکەی سادەیکە تەواو باشە کەواتە ئێستا 6 لەگە 6 دەڕوا دەبیتە X توان 6 کۆسی باشە ئێستا ئەگەر بێم ئەوەی داتاشاوەگرم فعلەنەوەیانم لە بۆ دەردەچی تەواو قوتابیان ئەگە بێن توانی سالب وەگرین قوتابیان با توانی چ وەگرین توانی سالب وەگرین با بزانین ئەگە توانی سالب وەگرین کو مامەڵی لەگە دەکەین X توان سالب 2 ڕاستەمە گەڕێەوە X توان سالب 2 قوتابیان ها تەواوکاری X توان سالب 2 ئەویان کو لە بۆ وەردەگرین X توان سالب 2 ئەتو دەیت دەکەین دەی توانە چلۆ زیاد لە خۆتێک نادەی ها مەرەوە توانی سالبە توانە کلۆ زیادی لە بە توانە زیاد کە دابەش توانە نوێیەکە چی لێ دێتن ها سالب 2 کۆیەک دەبیتە سالب 1 لەسەر توانە نوێیەکە لەسەر چی توانێت بۆ سالب 1 ئەو سالب 1 دەین چاچی دەکەین ڕێکی دێخین ئەوە موجب دابەش سالب دەکات سالب مەرێ ئەو سالب 1 چوویتە سەر ئەو سالب 1 نەچووتە سەر ها ئەو یەکە لێرە مای تۆ بەڵام ئەمە ناینووسی ئەو X توان سالب 1 بێتە خوارێ ئەبیتە توانی موجب 1 باشە ئێستا تەواوکاری 2 X توان سالب 4 کو تەواوکاری لە بۆ وەردەگرین تەماشەکەن قوتابیە دەرەی چ دووەکەی دەنووسیەوە ڕێی لە تو نەگرتیا ئەبیتە X توان سالب 4 کۆیەک دەبکاتە سالب 3 مەرە کەمیکی دەوە کەمی نەکردی ها زیادی کردی لەسەر چ لەسەر توانە نوێیەکە باشە ئەو دەنووسم کۆسی ئەو دوای لە خۆ چاچەکەی ڕێکی دێخی ئەوە شتەکی باشترە موجب دابەش سالب دەکاتە سالب واتە دەکاتە سالب 2 لەسەر 3 ئەو X توانی سالب 3 بێتە خوارێ ئەبیتە X توان موجب 3 کۆسی باشە قوتابیان ئەوەش توانی سالب دەکرێت بەو شێوازە مامەڕێگەکە با نمونە تریش بینمەوە تەواوکاری سالب 2 X توان سالب 7 بۆ نمونە DX کو مامەڵی لەگە دەکەمەها سالب 2 کە ڕێی لە تو نەگرتی ها ئاگادار بە باشە هیچ ڕێی لە تو نەگرتیا ئەو سالب 2 چ خۆم دەنووسمەوە ئەوە دەبیتە چ دەکا X توان سالب 7 کۆیەک دەکاتە سالب 6 لەسەر چی لەسەر سالب 6 کۆسی ئەتۆ تەواوکاریت وەرگرت ئەو دەی چاچی دەکەین ڕێکی دێخی کو چاچی دەکەین سالب دابش سالب دەکات موجب 2 لەگە 6 کورتە بیتەوە دەکاتە چی 2 لەگە 6 کورتکەمەوە دەکاتە 3 ئەو X توان سالب 6 بێتە خوارێ ئەبیتە X توان 6 کۆسی سەرێت چماوە کورتکردنەوەم کرد تەنها یەک دەمینێتەوە باشە ئەوە دەکاتە ئەنجامی ئەو تەواوکاری
باشە وە شتێکی تریش قوتابی احتیمالە بنی مامۆستا دەکرێت ئەو ژمارە لە دەر ئاوتیادی زۆر ئەتیانی مەسەلەن بۆ دەنووسم سێ تاواوکاری x توان سالب 2 بۆ نمونە dx ئەوە ئەتیادی سێکە لێرە بی لە ژۆرێوی مشکیلەی نیە ئاگادار بە ژمارە دەکرێت دەرەوەی تاواوکاری واروە دەکرێت لە ژۆرێژبی لۆیە دووبارە دەرێم چێ دەرێم ئەو ژمارە ڕێی لە من نەگرتیە دووبارە چ دەرێم ئەو ژمارە هیچ ڕێی لە من گرتیە ئەو سێی دەنووسم ئەوەش دەبیتە چێ دەکا x توان سالب 2 کۆ یەک دەکات چەند دەکات سالب یەک لەسەر چەندی لەسەر سالب یەک کۆ سی تەواوکاری توەگرت ئەمینە چاچکەین ڕێکی بێخی مزانی دەکاتە چی تەماشەکەنێ قوتابیە موجەبدا بەش سالب دەکاتە سالب واتە سەرێ سالب سەیە خوارێ x توان سالب یەکە بینمە خوارێ دەبیتە x توان موجەبیە کۆچی کۆسی ئەوە ئەنجامی ئەو تاواوکاری ئەو ئەنجامەکەمان دیتەوە باشە قوتابیە تەمان لە بۆ توانی سالب شتە چ کەشمان هەیە دەکرێت ئەویان باسکەین یەڵە بە ئەوەش باسکەین x توان سالب یەک بی قوتابیان تەواوکاری x توان سالب ها لۆ گۆتمان ئێنەکە ناوی سالب یەک بی تەماشە قوتابیان لۆ گۆتمان ئێنەکە نابی چ بیتن ناوی سالب یەک بی باوەی ڕۆژکەمەوە تەماشەکەنێ قوتابیان x توان سالب یەک ئەمە دەرێن یەک لۆ توانی زیاد دەکەین سالب یەک تاواوکاری x توان سالب یەک dx دەڵێن دەکاتە چی x توان سالب یەک کۆ یەک سالب یەک کۆ یەک لەسەر چی لەسەر سالب یەک کۆ یەک تەواوە کۆسی ئەنجامەکەی ئەبیتە x توان سفر لەسەر سفر ئامەنتو بیلازانیمان x توان سفر تەواو دەکاتە یەک بەڵام یەک لەسەر سفر مەقبولە نەخێر کەواتە لۆێ ئاگادار بدەنێن ناوی سالب یەک بی با بێمەستە توانی سالب دەکرێت ئەو ڕێگایش بەکاربینی با ئەوەی ڕشکەینەوە ڕشیکەمەوە لەگەر با بەخوا ڕشکەینەوە تەماشەکەنە قوتابیان دەکرێت توانی سالب قوتابیان دەکرێت توانی سالب ئەو ڕێگایە بەکاربێنی تەماشەکەنێ قوتابیان دەکرێت توانی سالب ئەو ڕێگایە بەکاربێنی با بزانین ڕێگایەکە چییە دەرێ ئەگەر هاتوو تەبعا ژمارەیە لەسەر x توان n dx دەکرێت ڕاستەخۆ لەوی وەگریک و دژی ئەو ژمارەی وەگرە ئەگەر ئەو سالب بی یان موجەبی ئەتوو دژی وەگرە دەبیتە چ ئەو دژەکەی ئەگەر هاتوو موجەب بوو بیکە سالب بوو بیکە موجەب پێچەوانەی نیشانە ئەو ئێنە قلەچی لێکەم کە n کەم یەک x توانی n کەم یەک تا کۆسی ئەو قسەی کردم بابێم قسەکەی خۆمان تەطبیقکەین بۆ نمونە ئێستا هەمان بوو تاواوکاری x توان سالب 5 dx ئەگەر بمێ ئەوها ڕاستە خۆلەی وەرنەگرم چی لێ بکەم ئەوە تاواوکاری یەک لەسەر x توان 5 تەبعاً dx وایە x توان سالب 5 بێتە خوار x توان 5 ئەوە تاواوکاری کو لە بۆی وەردەگرم تەماشە یەکسەر ڕاستە خۆ قوتابیان دژی یەکی سالب یەک موجەبیەکە بیتە سالب یەک ئەو 5 قلەچی لێکەم کەم وایە دەکاتە 4 x توان 4 کۆسی ئەو هەلانە تاوا قوتابیان یەکەچی لێکەمە کە یەکسەر دەتوانی بیدۆزینەوە باشە نمونەچکە وەربگرین بۆ نمونە تاواوکاری سالب 2 لەسەر x توان 2 بیترمان بۆ نمونە ئەوها بی dx تاواوکاری کو لە بۆردەگرم تەماشەکەنێ دژی سالب 2 موجەب 2 لەسەر ئەویان 2 کەمی یەک دەکاتە یەک وایە ئەکاتە یەک x توان یەک کۆسی لێ دەکاتە 2 لەسەر x تاوا قوتابیان ئەوە دەکرێت ئەو ڕێگایش لە خۆ بەکاربێنی ئینشاءڵڵا هیچ کێشەیەکت نابی بە دڵنیاییەوە باشە قوتابیان توانی سالبەها ئێستا ئەوە بۆ من ئەوە بۆ ڕێگایی بکەیت تەماشەکەنێ ئەوە دەکات تاواوکاری 2 لەسەر x توان سالب 4 بێتە خوارێ موجەب 4 dx ئەو تاواوکاری یەکسەر لۆ وەرگرم کو لێ وەردەگرم دژی موجەب 2 دەرێم سالب 2 لەسەر 4 کەم یەک دەکاتە 3 x توانی 3 کۆسی تاوا قوتابیان
ئەوەش توانی سالب دەکرێت بۆ شێوازە مامەڵەی لەگەر بکەم باشە قوتابیە باچینە بەردەوامبی توانی کەرتی قوتابیان لە تەواوکاریدا هەر ڕێگێکت دیت ئەو بزانن یعنی ئێکسەکە توانی کەرتیە توانی کەرتی دیت بزانە یعنی ئێکسەکە ڕەگە لەژێر ڕەگە بابرێ ئەجە ڕەجی دوجار ڕەجی سێجەیە یعنی بۆ نمونە ئەمن دەبینم ئێستاوە دەبینم ئێکس توانی یەک لەسەر دووە وایە ئەوەی دەیبینم ئێکس توانی یەک لەسەر دووە خۆ دەکرێت لە تیاتێ بنووسێ ڕەجی دوجا ئێکس وایە ئاگادارە ئەجە ڕەجی دوجا ئێکس بوو ئێکس توانی یەک لەسەر دوو مهم بە کورتی و کوردی هەر کاتێک ڕەگت دیت بیکە توان ئەوجە مامەڵەی تەواوکاری لەگەڵ بکە هەر کاتێک ڕەگت دیت بیکە توان ئەوجە مامەڵەی تەواوکاری لەگەڵ بکە باشە یعنی بۆ نمونە ئێستا ئەوە نووسرەیە تەواوکاری ئێکس توانی یەک لەسەر دوو لەوانەیە بۆ شێوازە بیتن برێت تەواوکاری ڕەجی دووجا ئێکس دی ئێکس ئەتو دەیت چ دەکەی ئەو های لێ دەکەی دەکەیت توان ئەوجە تەواوکاری لە وەردەگری باشە تەواوکاری کەرتی کو وەردەگری تەماشەکەنێ قوتابیە تەواوکاری کەرتی کو وەری دەگری تەماشەکەنێ دەیت چ دەکەی ئێکس توانی یەک لەسەر دووە دەرەی یەکسانە کەرتەک ئێکسەک کەرتەک ئێکسەک ژێرەی دووە سەرە کۆ ژێرە لە داتەشایی دەم گۆ سەرەکەم ژێرە ئێستا دەرێم سەرە کۆ ژێرە یاڵا یە کۆ دوو سێ لەسەر دوو تەنیشتی تەقلەچ پێ لێدا برێ دوو لەسەر سێ کۆسی خەڵاس بیگەڕێنمە ئەسلی خۆی کو دەیگەڕێنمە ئەسلی خۆی باشە دوو لەسەر سێی دەنووسمەوە ئاها سێ چەند دوی تێدەیە سێ یەک دوی تێدەیە بیت ئێکس توانی یەک وایە چەند دەمینێتەوە یەکی دەمینێتەوە دوو یەقل دەمینێتەوە لەوێ دەکات ڕەجی دووجا ئێکس کۆسی تەواوە ئەگەریشنا بیکەوە ڕەگ ئاوانانە دوو لەسەر سێ ژێرەی دووە ڕەجی دووجای ئێکس توان سێ ئەوجا دەبی سادەیکەن لە ژێر ڕێک دەریبێنین باشە دەکاتە سێ چەند دوی تێدەیە یەکی تێدا یەکی دەبینێتەوە ئەو بریتە لە ئەنجامی تەواوکاریەکەی ئێستا ئەوەیان ئەگەر ئەوها بنووسرێت قوتابیان ئەگەر ئەوەیان ئەوها بنووسرێت یا بنووسرێت تەواوکاری ڕەجی سێجای ئێکس توان دوو فەرقی چییە؟ فەرقی هەیە و دوانە نەخێر هیچ فەرقی نییە ئەو دەدەی یەکسەر تەواوکاری کو لە بۆردەی میم ئەوها بۆ ئەو های لێ دەکەی ئەوجە تەواوکاری لە بۆردەی کو تەواوکاری لە وەردەگری دەرێکسانە کەرتەک ئێکسەک لەبیر نەکەی کەرتەک ئێکسەک ژێرەی چەندە ژێرەی سێیە ئەوجە سەرە کۆ ژێرە دوو کۆسێ دوو کۆسێ دەکا پێنج تەنیشتی تەقلەچ پێ لێ دەبرێت سێ لەسەر پێنج کۆسی تەواو تەڵەبینە ئەوجا ئەگەر حەز لێ و لە خۆ بیکەوە ڕێگەکە ئەتوانی برێ سێ لەسەر پێنج ژێرەی سێ ڕەجی سێجایە ئێکس توان پێنج وایە کۆسی ئەگەریشدا بەڵام دەبی ئیلا دائیمەن سادەی بکەیت چ دەرێم سێ لەسەر پێنج پێنج چەند سێی تێدەیە یەکی تێدەیە وایە سێ چەند دەمینێتەوە دوو دەمینێتەوە کەواتە دەکات ڕەجی سێجای ئێکس توان دوو کۆسی خەڵاس تەواو قوتابیان توانی سالبی توانی موجبی هیچ لە خۆتێک نایە تەماشە ها کەرتەک ئێکسە چ بکە باشە سالب سێ کۆ پێنج دەکات دوو لەسەر پێنج تەنیشتی تەقلەچ دەدە دەبیتە پێنج لەسەر دوو باشە کەواتە ئەگەر بگەڕێمەوە ئەسلی خۆی یەکسانە پێنج لەسەر دووی نەنووسمەوە ژێرێ پێنج ڕەجی پێنجای سەرەی دوو ئێکس توان دوو ئەوە توانی ئێکسی زیاتر لە دەلیلی ڕێک نێهاتە دەرێ باشە ئەوە بەنسبەت ئەوەشیە ئەگەر بین نمونەیەک وەگرین تەماشەکەنێ قوتابیان نمونەیەک وەربگرین ئاها بابێن ئەو شێوازە وەربگرین قوتابیان یاڵە ئەو پرسیارەی باوەگرین بزانین لە ئەو وەڵامە ڕاستە ڕاوەستە مەڕۆ بەجێمان مێرە ڕاوەستە قوتابیان بابێن ئەوەی وەگرین تەواوکاری کو لە بۆردەگرین ئێکسە دیت لە ژێرە ئێکس ڕەجی ئێکسە بیکە توان باشە ئەو تەواوکاری لە بۆ وەرگرە ئەوجا یەک دقە پێش ئەوەی باسکەم دەبێت فکرەکەی لێرە باسکەم لەوەی لەگەر تەواوکاری بۆ نمونە دەنووسێ ئێکس ڕەجی ئێکس دی ئێکس با ئاسانتری کەم یەکسەر نەڕۆم لەو کەرتی قوتابیان ئەو ئێکسە توانی چەندە ئەو ئێکسە توانی یەکە ئەدی ئەو ئێکسەش توانی یەک لەسەر دووە دی ئێکس باشە کاتی خۆی کە پۆلیەش بووی لە کردداری هێزەکان ئەگەر بنچینە یەکسان بوون توانەکان کۆ دەکرێتەوە کەواتە دەکاتە چی یەکسانە تەواوکاری دەکا ئێکس توان یەک کۆ یەک لەسەر دوو دەکا سێ لەسەر دوو دی ئێکس ئەو زەدەی تەواوکاری لەوە دەکری باشە یعنی قەزم چیە ئێکس ڕەگ بوو ڕەجی دووجا و ڕەجی سێجا بوو توانەکان کۆکۆوە بیکە یەک ئێکس ئەوجە مامەڵە لەگەر بکە ئەو ئێستا مامەڵەی کو لەگەڵ دەکەین ئەوەیان کەرتەک ئێکسەک باشە
ژێرەی دووە ئەو دەدەنێم سەرەکە ژێرە سێ کۆ دوو دەکا 5 لەسەر دوو سەرە کۆ دوو دەکا پێ تەنیشتی تەقلەکی پێ لێ دەدەین 2 لەسەر 5 باشە کۆسی ئەو تەواوکاری مەرگێ بێم چاچی کەم ڕێکی بێخم دەرێم 2 لەسەر 5 قوتابیان 5 دابەش 2 چەند دووی تێدایە 2 4 یەک دەبینێتەوە لێ دەکا x توان 2 قلی تێدایە وایە 5 2 دووی تێدایە 2 توان 2 ژێرەی 2 دەکا ڕەجی 2 جای x چکە قلەکیش دەبینێتەوە کۆسی ئەو بریتە لە ئەنجامی ئەو تەواوکاری باشە قوتابیان ئەوە تەواوکاری ئەوەشیان هەمان شتە ها باشە ئەویان دەکاتە چی دەکات تەواوکاری 1 لەسەر 3 ئەو ئێکسە توانی یەکە ئەو ئێکسەش توانی 1 لەسەر 2 dx وایە دەکاتە چی دەکات تەواوکاری 1 لەسەر 3 1 کۆ 1 لەسەر 2 ئەکا x توان چەند ئەکا x توان 3 لەسەر 2 dx ئەو دەدەین چی لێ دەکەین دەیبینە سەرێ تەواوکاری گەبردمانە سەرێ دەکاتە تەواوکاری 1 لەسەر 3 x توانی سالب 3 لەسەر 2 dx ئەو دەدەین تەواوکاری لە وەردەگرم باشە تەواوکاریکە کو لە وەردەگرم 1 لەسەر 3 و چی خۆم دەنووسمەوە جاران لە ڕێتو نەگرتیا کەرتەک ئێکسەک ژێرەی دووە سالب 3 کۆ 2 سالب 3 کۆ 2 دەکاتە چی دەکاتە سالب 1 تەنیشتی 2 لەسەر سالب 1 ئەو دەدەی سادەی دەکەم بزانام سەک و سادەی دەکەم قوتابیان موجب دابش سالب دەکا سالب واتە ئەوە دەکاتە سالب 2 لەسەر 3 سالب دەکە لەو نانووسرێ سالب 2 لەسەر 3 x توان ژێرەی چەندە لە ژێر ڕێگە مادام توان سالب دەکاتە ڕەجی 2 جای x کۆچی کۆسی باشە قوتابیان هەنیها تەماشا لێرە ئەوە نەبوو لێرکانە تەواو قوتابیان موجب دابش سالب دەکاتە سالب ئەکا سالب 2 لەسەر 3 هەر توانەکە دیت سالب و لە ژێرەی دەبیتەوە ڕێک ژێرەی 2 لێ دەبیتە ڕەجی 2 جای سالب 2 لەسەر 3 ڕەجی 2 جای x کۆسی باشە قوتابیان ئەو وەڵامەکەمان لە بۆ دەرچوو قوتابیان لە ڤیدیۆی داهاتوو ئیشاڵڵا ئەچینە سەر ڕێسایەکانی تر بە هیوای سەرکەوتن زۆر سوپاسدانەکەم سەرکەوتوو بن ئیشاڵڵا